سڵاتان لێبێ من زریان ڕەحمان مەمڕۆ هەواڵابووریەکانتان پێشکەشەکەم و سەرەتاش بە گرنگترین ناونیشانەکان دەست پێەکەم. کۆبوونەوەی لیژنەی دارایی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بە ئامادەبوونی تێیفسامی ئەنجامدرا. تێیفسامی بە لیژنەکەی وتووەتان نەوت وەرنەگیرێت، موچان نانێردرێت. وەزارەتی بازرگانی هەرێمی کوردستان ڕایگەیاند کۆتایی بە پرۆسەی وەرگرتنی گەنمی جووتیاران هاتووە، بەهۆی هەندێک کێشەوە نەتوانراوە زیاتر لە 8,000 تۆن گەنم وەربگیرێت. بڕیارێکی حکوومەتی هەرێمی کوردستان سەبارەت بە خوێی پیشەسازی بووەتە هۆی بوژانەوەی بەرهەمهێنانی خوێ لە هەرێم و چەند کارگەیەک کە پێشتر داخرابوون دووبارە دەستیان بە کارەکانیان کردوێتەوە. ئەمریکا پێشنیاری کردووە بە گرێبەست بۆ ماوەی 100 ساڵ بەڕێوەبردن و ئاسایشی ڕێگەی زەنگە زۆری پێ بسپێردرێت بۆ ئەوەی بازرگانی کردن لەو ڕێگەیەوە ئاسایی ببێتەوە و پشتبەستن بە ڕووسیا کەم بکرێتەوە. سڵاتان لەبێ. ئەمڕۆ سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە کاتی کردنەوەی گەورەترین پرۆژەی ئاو لە پارێزگای هەولێر باسی لە گفتوگۆکانی نێوان هەرێم و بەغا کرد بۆ چارەسەرکردنی کێشەی موچەخۆرانی هەرێمی کوردستان کە ماوەی زیاتر لە 2 مانگە موچەکانیان وەرنەگرتووە. وتی چەند جارێک لەگەڵ حکوومەتی فیدراڵی گەیشتوونەتە ڕێکەوتن کە ئیتر کێشەی موچە کۆتایی پێبێت، بەڵام هەر جارە و بە بیانوێک موچە نانێردرێت. مەسرور بارزانی وتی ڕۆژی ڕابردوو وەفدێک بۆ هەڵسەنگاندنی ئاستی بەرهەمهێنانی نەوت هاتوونەتە هەرێم و ئێستا راپۆرتی خۆیان ئاراستەی حکوومەتی فیدراڵ کردووە. هەروەها لە بابەتی ڕادستکردنی نەوت وتی ئێمە تەنها ئەوە نەبێت کە بۆ ناوخۆ پێویستمانە ئامادەین تەواوی ئەو نەوتە ڕادست بکەین کە بەرهەم ئەهێنرێت و بیدەین بە سۆمۆ ڕادستی سۆمۆی بکەین. بۆ داهاتی نانەوتیش وتی ئامادەین ڕێکەوتنەکە جێبەجێ بکەین. لە 16ی حەوت هەردوو حکوومەتی هەرێم و عێراق لەسەر 6 خاڵ ڕێکەوتن کە بە پێی ڕێکەوتنەکە ئەبێت سەرەتا حکوومەتی هەرێم داهاتی نانەوتی مانگی 5 بداتە وەزارەتی دارایی، هەروەها کۆمپانیای سۆمۆش ئەو بڕەنەوتەی کە دیاری کراوە وەری بگرێت تا ئەوەی وەزارەتی دارایی عێراق موچەی مانگی 5 بنێرێت. پێشبینیەکرا ئەمڕۆ حکوومەتی هەرێم داهاتی ناوخۆ ڕادست بکات، بەڵام تا ئێستا دیار نییە کە بۆ ئەمڕۆ نەنێردراوە. لەگەڵ ئەوەیە دیار نییە کە ئایا کەی ئەو کۆمپانیا نەوتیانەی لە کێڵگەکانی هەرێم کارەکەن دەست بە هەناردەکردنەوەی نەوتەکەن، یان ئەسڵەن ئایا بەم زوانە دەست پێەکەنەوە یان نا، ئایا کەی شایستە داراییەکان وەرئەگیرێتەوە لەلایەن کۆمپانیاکانەوە بۆ ئەوەی کێشەکە کۆتایی پێبێت و کێشەی هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان چارەسەر بکرێت. دکتۆرە نەرمین معروف ئەندامی لیژنەی دارایی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراقیش سەبارەت بە هەناردەکردنەوەی نەوتی هەرێم با کورساد نیوزی وت بەپێی ئەو بەدواداچوونانەی کە کردویانە کۆمپانیا نەوتیەکان ئامادەی خۆیان دەربڕیوە دەست بە هەناردەکردنەوەی نەوت بکەنەوە، ڕەنگە لە ماوەیەکی نزیکا ڕێکەوتن بکرێت و نەوتەکە بەپێی توانای بەرهەمهێنان ڕادستی سۆمۆ بکرێت. لێرە باسێکی وتەکانی سەرۆکوەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستانەکەین، هەروەها هەندێک زیاتر باسی ئەو ڕێکەوتنە 6 خاڵیە ئەەکەین کە باسی لێوە ئەکرێت و ئەوترێت کە هەرێم و حکوومەتی ناوەند لەسەری پێکاتون بۆی کە چیتر گرێکوێرەی موچەی هەرێمی کوردستان و هەروەها هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان چارەسەر بکرێت. ئەمڕۆ سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان وتی هەرێم کیانێکی فیدراڵیە پێویستە بودجەی خۆی هەبێت کە ئەمە هەتاوەکو ئێستا جێبەجێ نەکراوە. بەپێی دەستور مەسرور بارزانی وتوێتی داهاتە ناوخۆکان ڕادست کراون کە هەتاوەکو ئێستاش ئەزانین کە لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی فیدراڵی کێشە هەیە لەسەر ئەو بڕێی کە حکوومەتی هەرێمی کوردستان لە داهاتی نانەوتی ڕادستی حکوومەتی ناوەندی ئەکات. لەسەر ڕادستکردنی 230,000 بەرمیل نەوت ڕێکەوتونجا ئەمە لە ئێستاە لێکدانەوەکان وایە کە حکوومەتی هەرێمی کوردستان توانای بەرهەمهێنانی 280,000 بەرمیل نەوتی هەیە بە شێوەی ڕۆژانە. واتە ئەگەر بەم پێە بێت ڕۆژانە 50,000 بەرمیل بۆ بەکارهێنانی ناوخۆی هەرێمی کوردستان تەرخان کراوە و ینی حکوومەتی فیدراڵی ڕەزامەندی داوە کە 50,000 بۆ
بەکارهێنانی ناوخۆ بێت 230,000 ئەبێت ڕادستی سۆمۆ بکرێت. ئەم 230,000 حکوومەتی فیدراڵی بێگومان $16 بۆ بەرهەمهێنان و گواستنەوەکەی ئەداتە هەرێم کە پشکی کۆمپانیاکانی و بەرهێنانی نەوتی هەرێمی کوردستانەوە ئەوترێت ئەو 50,000 بەرمیلەی کە گل ئەدرێتەوە بۆ بەکارهێنانی ناوخۆ پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان خۆی تێچووی دەرهێنان و گواستنەوەکەی بگرێتە ئەستۆ. جگە لەمەش ئەوترێت کە حکوومەتی ینی ڕێکەوتن کراوە بەپێ ئەو شەش خاڵی کە لەسەری پێکهاتوون پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان هەر جۆرە داهاتێکی هەیە لە پاڵاوتنی نەوت واتە دروستکردنی بەرهەمە نەوتیەکان بیگێڕێتەوە بۆ حکوومەتی فدراڵی تەنها ئەو تێچووی لێ دەرەکرێت کە بۆ بەرهەمهێنانی بەرهەمەکەەوە بۆ گواستنەوەی بۆ پاڵاوتن خەرج کراوە ئەوی دیکەی ئەبێ بنێردرێتەوە و حکوومەتی فیدراڵی ژەڵێ بەپێی پێویستی حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە پێویستیەکانی بۆ بەرهەمی نەوتی دابین ئەەکەین و ئەویش ئەڵێ بێ لە 15,000 بەرمیل زیاتر نەبێت بۆ هەموو شتێک دیارە چوارچێوەیەکی داناوە ئەڵێ نابێت لەو چوارچێوەیە تێبپەڕێت 120 میلیارد دینار داهاتی ناوخۆوتراوە کە بێ ڕادستی حکوومەتی فیدراڵی بکرێت و قرار بووەکو باسیشم کرد ئەمە ئەمڕۆکە بنێردرێت تەوتین لە ڕێی هەژماری منەوە ئەکرێت ئەڵێ ئەمە ئەبێ ینی موچەخۆرانی هەرێمی کوردستان هەمویان ئەبێت تەوتینیان بۆ ئەنجام بدرێتراوە من نابێت لە 3 مانگ زیاتر بخایەنێت و لە دوای و 3 مانگاڵە دیسانەوە ئەگەرەمە جێبەجێ نەکرێت موچەخۆرانی هەرێمی کوردستان نانێردرێت. عێراقەڵێ نەوتەکە وەرنەگیرێت موچە نانێرین دیارە بە تەواتی موچەخۆرانی هەرێمیان بەسوەتەوە بە پرسینەوتی هەرێمی کوردستان هەتاوەکو هەرێم نەوتەکە ڕادست نەکات و ڕادستی سۆمەی نەکات موچەخۆران نایەت واڵێ هەڵسەنگاندن بۆ ئاستی بەرهەمهێنانی کەڵگەکان کراوە وەکوتم ئەڵێن توانای بەرهەمهێنانیان 280,000 بەرمیلە حکوومەتی فدراڵی هیچ کە ئەڵێ لەو 280,000 بەرمیل ڕۆژانەیە بێ 230,000 ڕادست بکەن ئەشڵێ ئەگەر دواتر توانای بەرهەمهێنانی هەرێمی کوردستان بەرزتر بووە لەو ئاستەی کە ئێستا خەمڵاندنی بۆ کراوە دیسانەوە بێ تەنها 50,000 گل بنەوە بۆ بەکارهێنانی ناوخۆ ئەوی تری ڕادست بکەن واتە بۆیان هەیە کەمتر لە 230,000 بەرمیل ینی بۆیان نییە کەمتر لەوە ڕادست بکەن بەڵام ئەکرێکە ئەو بڕی عێراق داوایەکە زیاتریش لە 230,000 بەرمیلەکە بێ بازانیاری زیاتر وەربگرین هەر لەم بارەیەوە. مەسرور بارزانانی ئەمڕۆ باسی لەوە کردووە حکوومەتی عێراق ڕاستەکاڵێ هەرێمی کوردستان بەشێکە لە عێراق و بە چاوی هاوڵاتیانی دیکەی عێراق لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان ڕوانی بەڵام هەندێک جیاکاری کراوە لەگەڵ هەرێمی کوردستان و لەگەڵ هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەمانەی بۆ نمونە هێناوەتەواڵێ لە عێراقا 3,500,000 کەس دامەزراون ئەو ژمارەیە بۆ هەرێمی کوردستان سفر بووە ڕێگەنەدرا هەرێمی کوردستان هیچ دامەزراندنێکی هەبێت ئەڵێ چاودێری کۆمەڵایەتی 7 ملیۆن کەسە لە عێراق لە هەرێمی کوردستان 72,000 کەس و دروستکردنی قوتابخانەڵە 2,000 قوتابخانە لە عێراق دروست کراوە هیچ قوتابخانەیەک لە هەرێمی کوردستان لەلایەن حکوومەتی فیدراڵیەوە دروست نەکراوە دروستکردنی نەخۆشخانەش 1500 نەخۆشخانە لە عێراق دروست کراوە کە هیچ پشکێک بەر هەرێمی کوردستان نەکەوتووە و بەپێی ئەم داتانەش مەسرور بارزانیەڵێ بە پێچوانی ئەو شتێک کە بانگەشەی بۆکەن عێراق جیاکاری ئەکات لە نێوان هاوڵاتیانی عێراق و هاوڵاتیانی هەرێمی کوردستانیش با جیاواز لە بابەتی موچە و نەوتی هەرێمی کوردستان بچینە لای بەرهەمی گەنم دیارە پرۆسەی بە بازارکردنی گەنمی جوتیاران کۆتایی هاتووە ناوەڕاستی ئەم مانگەوە دوو کۆمپانیای ناوخۆیی گەنم لە جوتیارانی هەرێم بە نرخی پاڵپشتیکرا و ئەکردنەوە لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیە بریکاری وەزارەتی بازرگانی وتی دوایەوەی حکوومەتی عێراق بڕی 400,000 تۆنی وەک پشکی هەرێم دیاری کردووە توانراوە بەشێکی زۆری ئەو گەنمەی دیاری کرابوو وەربگیرێت و کۆتایی بە پرۆسەکە بهێنرێت. نەوزاد شێخ کامیل بەڕێوبەری گشتی بازرگانی هەرێمیش وتی شەوی ڕابردوو تا درەنگانی شەو چاوەڕێی وەرگرتنی گەنمی جوتیاران بوون باسی ئامار و داتاکانی بڕی گەنمی وەرگیرای پارێزگاکانیشی کرد و هۆکاری ئەوەشی ڕوون کردەوە کە بۆچی بەشێک لە گەنمەکان وەرنەگیراون. لێرەیە باسی ئەو بڕەگەنمەی جوتیارانی هەرێمی کوردستان ئەکەین کە کڕدراوە
لەلایەن حکوومەتەوە وەرگیراوە وەکو ئەتوانین ببینین کە وەرگرتنی بەرهەمی گەنمی جوتیارانی هەرێمی کوردستان لە دەی شەشی 2025ەوە لە سلێمانی و هەڵەبجە و ئیدارەی گەرمیان و ڕاپەڕین دەستی پێکردووە لە 12ی شەشیشەوە لە هەولێر و دهۆک دەستی پێکردووە و وادەی کۆتایی هاتنەکەشی ینی کۆتایی هاتنی پرۆسەکە ئەمڕۆکە بووە ساڵی 2024 400,000 تۆن وەرگیراوە 2023 700,000 تۆن ئەم ساڵ بەراورد بە ساڵی ڕابردوو بڕەکەی زۆر کەمی کردو 2022 500,000 تۆن وەرگیراوە دیارە جگەلەوەی کە هۆکاری تایبەت هەیە بۆ ئەوەی کە گەنمی جوتیارانی هەرێمی کوردستان ئەم ساڵ بەراورد بە ساڵی ڕابردوو کەمتر وەرگیراوە بەڵام بەرهەمهێنانیش بەهۆی هەندێک هۆکار و بە تایبەتی وشکە ساڵی نەکرد لە هەرێمی کوردستان لە هەموو جیهان دابەزینی تۆمار کردووە. گەنمی وەرگیرا و ئەگەر بمانەوە لێرە بە پێی پارێزگا باسی بکەین لە هەرێمی کوردستان 121,150 تۆن وەرگیراوە لە سلێمانی و هەڵەبجە و گەرمیان و ڕاپەڕین بڕی 157,911 تۆن وەرگیراوە لە دهۆک 111,402 تۆن وەرگیراوە و بەگشتی لە هەرێمی کوردستان 390,225 تۆن گەنم وەرگیراوە و ئەوەشی کە ماوەتەوە 8,755 تۆن گەنمە. زانیاری زیاتر لەم بارەیەوە ئەوەیەکە لە سنووری مادەی 140 لە سایلۆی هەولێر 25,915 دیارە تۆن گەنمی جوتیاران وەرگیراوە لە سایلۆی دهۆک 9,403 تۆن وەرگیراوە و هۆکاری وەرنەگرتنی ئەو بڕی گەنمی جوتیارانی هەرێمی کوردستانیش کەوتمان ماوەتەوە وەرنەگیراوە ئەوەیە کاڵێ ئەو تایبەتمەندیان نەبووە گەنمەکە کە عێراق داوای کردووە و هەروەها بێگومان سەرێکی شێگەڕێتەوە بۆ پارە و ئەو بێگومان بودجەیەکە بۆی تەرخانکراوەمە. کۆی زانیاریەکانمان بوو دەربارەی گەنمی جوتیارانی هەرێمی کوردستان و وەرگرتنی ئەو گەنمە دیارە بەرهەمێکی سیر لە هەرێمی کوردستان بوژانەوەی بەخۆیەوە بینیوە ئەویش خوێە لە ناحیەی تەکی سەر بە قەزای چەمچەماڵی سلێمانی کارگەیەکی دروستکردنی خوێ ڕۆژانە نزیکەی 100 تۆن خوێ بەرهەمەهێنێت. کارگەکە لە دوای 4 ساڵ ڕاگیرانی ماوەی 6 مانگە دەستی بەکارکردن کردووەتەوە بە پێی وتەی خاوەن کارگەکە لە پێشوودا جۆرە خوێیەک کە دەستکرد بوو نەشیاو بوو بۆ خواردن ئاهاتە بازاڕەکانەوە تێکەڵی خوێی خۆراکیەکرا بە نرخێکی هەرزانیش لە بازاڕەکان ئاساغەکرایەوە بەڵام ئێستا حکوومەت ڕێگری لە بەکارهێنانی ئەو خوێیە بۆ خواردن ئەکات و لە ئێستاە کارگەکانی بەرهەمهێنانی خوێ لە هەرێمی کوردستان دەستیان بەکارکردن کردووە. ئەمیر محەممەد چۆتە یەکێک لەو کارگانە راپۆرتێکی بۆ ئامادەکردین بابەیە کۆبینەریبی. شاخێکی سپی لە خوێ لێرەوە سەرەتای پرۆسەی بەرهەمهێنانی خوێ دەست پێ دەکات. قۆناغ بە قۆناغ خوێی خامی دەرهاتوو لا نێو ئەم کارگەیە بە سوڕانەوە و جوڵەی ئامێرەکان دەگۆڕدرێت بۆ خوێی پاک و پوختە و شیاو بۆ خواردن. لە قەزای تەکیە با دووری 50 کیلۆمەتر لە ناوەندی پارێزگای سلەیمانیەوە کارگەی خوێی سەردەم کە یەکەمین کارگەی بەرهەمهێنان و پاڵفتەکردنی خوێ لە سنووری پارێزگاکە بنیادنراوە. لە ڕووبار و دەریا و ئاوەسوێرەکانی خواروی عێراقەوە خوێی خام دەهێنرێتە نێو ئەم کارگەیەوە لێرەوە ئامادە دەکرێت بۆ بازاڕەکان. خوێکەمان لە بەحرەکانی خواروی عێراقەوە لە سەماوە و لە بەسراوە بۆ دێ لای ئێمە بە چەند پۆستێکا تێپەڕێ یەکەم شت پاکردنەوەیەتی بەدەست دووەم شت شۆرینەوەیەتی بە ئاو سێم شت وشکردنەوەی تەواوەتی و دوایەوە هاڕین و جاکردنەوەی سایزەکانە لێرە دوایە چێتە بەشی ئەو دوو بەشی ئینتاز. ئێستا تەنها بەس ئێمە خوێ دابین ئەەکەین بۆ معمەلەکانی لە کیسکردن. مێژووی دروستکردنی ئەم کارگەیە دەگەڕێتەوە بۆ ساڵی 2015 لەسەر ڕووبەری 3500 مەتر بنیادراوە. بەڵام ساڵی 2020 بە هۆی خوێی هاوردەکراوەوە کە شیاوی خواردنیش نەبووە و نرخەکەی هەرزانتر بووە. ئەم کارگەیە بە ناچاری داخراوە. ئێستاش بڕیارێکی تایبەت با ڕێگریکردن لە بەکارهێنانی خوێی هاوردەکراو بۆ خواردن ئەم کارگەیە و کارگەکانی هاوشێوەی لە کوردستان دەستیان بەکارکردن کردوتەوە. ئێستا کارگەکە ڕۆژانە 8 سەعات کار دەکات و 18 کارمەندی هەیە. توانایی بەرهەمهێنانی ڕۆژانەشی 100 تۆن خوێیە. توانایی بەرهەمهێنانی کارگەکەش 300 تۆن خوێیە ئەگەر با تەواوی توانایەوە بخرێتە کار.
لە ساڵی 2020 بەهۆی ئەوەی کە خوێیەکی سەنعەتی هاوردە ئەکرایە ناو بازاڕەکانی هەرێمی کوردستانەوە ئێمە و کارگەکانی خوێ نەمانتوانی ڕکابەری ئەو خوێ سەنعەتێ بکەین لەبەرێکی لە ڕووی نرخ و کوالەتیەوە و نرخێکی زۆر هەرزانی بە کوالەتیشی زۆر خراپبوو کە بە خۆراک شیاو نەبوو بڕیار دران لە ساڵی 2024 کە گاز بکرێ بە خوێی سەنعەتیا کە داخڵی هەرێمی کوردستانەکرێت لە سنوورەکانەوە ئەمە بۆ هۆی ئەوەی کە کارگەکانی ناوخۆ بووشێتەوە ئێمە بتوانین بەردەوام بین و دووبارە دەستکەینەوە بە بەرهەمێنانی خوێ. ئەم کارگەیە خوێ بۆ هەر چوار پارێزگاکەی هەرێمی کوردستان و کەرکووک و خوارەوەی عێراقیش دەنێرێت. بەهۆی بەرزی کوالێتیەکەشیەوە دەتوانرێت هەناردەی دەرەوەش بکرێت. یەکێکە لە باشترین ئەو خوێیانەی کە ستاندارد یعنی لەو ستانداردەش باشترەکە داوامان لێکە. چەند ساڵێک پێش تا پێشەوەی کارگەکەمان دابخرێ خوێی ئەم کارگەیە تاکە خوێ بوو کە لە ستانداردی کوالتی کۆنتترۆلی سووری دەرچوو. یعنی خوێی من هەتاکو و سووریاش ڕۆشتووە. لە ئێستادا ئەم کارگەیە تاکە کارگەی لە سنووری پارێزگای سلێمانی کاری بەرهەمهێنانی خوێ دەکات و ڕۆژانە بە 8 سەعات کارکردن توانای بەرهەمهێنانی 80 بۆ 100 تۆن خوێی هەیە و باوتەی خاوەنی کارگەکە ئەگەر حکوومەت هاوکاری زیاتری ئەم کارگانە بێت دەتوانن بڕی بەرهەمهێنراو بۆ 3 هێندە زیاد بکەن و پێداویستیەکانی هەرێمی کوردستان لا خوێ پڕ بکەنەوە. ئەمیر محەممەد کورساد نیوس ناحی تەکیە. بێگومان بوژانەوەی هەر جۆرە پیشەسازێک لە وڵاتە بە واتای بوژانەوەی ئابووری و بە واتای بوژانەوەی هەلی کارە لە وڵاتە مەژەمانەوە زیاتر باسی بەرهەمهێنانی خوێ بکەین. لە هەرێمی کوردستان بە گشتیش باسێکی پیشەسازی هەرێمی کوردستانەکەین لەگەڵ ئارام بابان نوێنەری کارگەکان ئەندامی ژووری بازرگانی پیشەسازی سلێمانی زۆر بەخێر هاتن کاک ئارام. با ئەوڵ باسێکی سەرەتا باسێکی بەرهەمی خوێ بکەین. لە هەرێمی کوردستان بەرهەمهێنانی خوێ لە هەرێمی کوردستان راپۆرتەکەشمان لەسەرەوە بوو دیارە دوای بڕیارێکی حکوومەت بژانەوەی بەخۆبینی و بارودۆخی بەرهەمهێنانی خوێ لە هەرێمی کوردستان چۆنە؟ خوێ مادێکی گرنگە لە خۆشببختانە لە هەرێمی کوردستان وەکو چەند کانگایەک هەیە بۆ خوێ ئەتوانرا سوودی لێ ببینرێ لە ساڵانی پێش و زیاتر سوودی لێ بینرا بەس بەهۆی واڵاکردنی سنوورەکانەوە ئەم کارگانە نەیانتوانی بەردەوامی بە کارگەکانیان بن بەهۆی گرانی نرخی کارەباوە دیسانەوە کێشەیان بۆ دروست بوو لە مەسرەفیان زیاتر بوو لە قازانجیان. خۆشببختانە ئێستا کە زیاتر کۆنتترۆلکردنی ئەو خوێی کە لە دەرەوە ئەهات خوێەکان سێ جۆرن. بەشێکیان پاک ئەکرێتەوە بە شێوەی هەڵم ورد ئەکرێت بۆ بەکارهێنانی مرۆڤ بەکارێت. بەشێکیان ئەچێتە دروستکردنی پاکەرەوە. بەشێکیان ئەچێتە خۆشکردنی و یا وەکو موادی حافزە بەکارێت. ئەمانە بە خۆی نرخی خوێ زۆر هەرزانە جاری وایە تەنێکی بە نرخی نەقلەکەی نییە. لە وڵاتانی دراوسێشمان کە فەرقی دۆلاریان گرانە لەوێ بەهۆی ئەوە نرخەکەی زۆر زۆر هەرزان بوو یان هێنا بەشێکی تر کە داوای مۆڵەتیان لە ئێمە کرد ئێمە مۆڵەتمان نەیانێکە کار بکەن ئەم خوێ پێڵێن هیمالایە بەو ناوەوە خەڵکی لای سنووری خۆشمان خۆش باوەڕن ئەمە زەخت بەرز ناکاتەوە ئەمە کاگاران من بە شخصی خۆم باسی خەڵک نەکەین کەوتومە ئەو داوەوە کە ئەمە ئەم خوێە بۆ پاکردنەوەی پێست ئەبێت بەس بۆ خواردن بەشێکی ئەشێ ئەگەر ئەوە ڕاست بێ ئەو ناوەی ئەو شوێنە بێ ئەویش چەند گۆڕانکاریی بەسەرایەت بۆ ئەوەی بەکار بێت مۆرە بتوانێت بەکاری بێنێ بۆ خواردن بەس ئەمانی تر کە بۆ شتی پیشەسازی بەکارێت بۆ کومەوادی حافزە بەکارێت ڕەنگەکەی جیاوازە وەکو ڕەنگێکی با بڵێن تبنی وایە ئەمە هیچ دروست نییە کە بڵێن ئەمە زەخت بەرز ناکاتەوە ئەمە بۆ فلانت باشە ئەمە بۆ گورچی لە باشە هیچ ئەسوەساسی نییە بەشێکیان ئەستان شیاونین بۆ بەکارهێنان کارگەکانی خۆمان لە ژێر کۆنتترۆلی لیژنە تایبەتەکانان
من حتا کاڵایەکی خۆمان لەژێر کۆنتترۆلا بێت بزانێت چۆن دروستەکرێت چۆن فەحسەکرێت چۆن ڕێگەی پێدرێ چۆن لە قوتونانی بۆکرێ بێگومان باڵای پرسیارەکانمەوە بوو کاک ئارام ئەوەی من بۆ بەرهەمی تر بیستومە بۆ نمونە ڕۆن ئەڵێت ئەو چاودێریەکە بۆ کوواڵەتی کۆنتترۆلی بەرهەمە ناوخۆیەکانە ئەکرێت لەو ئاستەیە بۆ ئەو بەرهەمانە ناکرێت کە هاوردە ئەکرێت ئەمە بۆ خوێش وایە ینی ئەو چاودێریەکە ئەکرێت بۆ خوێنیەکە هاوردە ئەکرێت خۆی خەڵکەکان کێشەکان حکوومەتیش ناتوانێت کۆنتترۆلی بکە 100 تەن خوێ داخڵەکە ئەڵێ من بۆ پیشەسازیمەوێت بەناوی پیشەسازیەوە 50 تەنی فەحسی بۆکەن موادی تێکەڵە معادنی تری تێکەڵە بۆ خواردن ناشێ ئەڵێ من بۆ موادی حافظە بەکارێن من بۆ موادی پاکەرەوە بەکارێنم ڕێگەی پێێن دوایی لە لایەکی ترەوە بە شێوەیەکی تر بیکاتە قوتووەوە بیفرۆشێتەوە لە بازارە بۆیە باشترین ڕێگا باشترین اختیار ئەوە بێت کە لەسەری نووسرا بێ کاڵای ناوخۆ کە لەسەر نووسرا بێچێک لە شارەکانی هەرێمی کوردستان زیاتر دڵنیاییمانەیە کە ئەمە بە شێوەیەکی دروست پاکراوەتەوە یۆدی لەگەڵ تێکەڵ کراوە سنووری ئێمە وەکو ماسی خواردن بە شێوەیەکی کەم ماسی ئەخۆین بۆیە هەمومان یۆدماندا ئەبەزێ بۆیە کە وەختی خۆشی قەرار دراوە یۆد تێکەڵی خوێ بکرێ بۆی باڵانسی یۆد بکرێ لە جسمی خەڵکەکەیە لەم ناوچەیە ئەوەیە کارگەکان کە تێکەڵیەکەن بەس بەعزیشیان کە لە ئێرانەوە بۆ نمونە لە وڵاتێکی ترەوە هاتووە یا بە ناوی ئەوێەوە ئەفرۆشرێ ئەو مواسەفاتەی تیانە بێ ئەمە ئەکەوێتە سەر تاکی خۆمان کە اختیاری کاڵای ناوخۆ بکەین بە دڵنیایی زیاترمانەیە کاک ئارام من ویستم زیاتر لەسەر بەرهەمی خوێ بوەستمەوە بەڵام وەڵامەکەی ئێوە ڕایکێشان بۆی کە دیمەنێکی گەورەتر ببینم بۆیە با من ئەم پرسیارم پێش بخەم باسیەوەتان کرد کە ئەو خوێی هاوردە ئەکرێت بە ناوی پیشەسازی هاوردە ئەکرێ و بۆ خواردن ئەیفرۆشن بە هاوڵاتیان حکوومەت بە یاسایەک دیارە لە راپۆرتەکەی ئەمیرا باسییان کردوتیان گازی بەسەراکەنەوە خوێی کە بۆ پیشەسازی دە ئیتر بێت شێوەیەک ناتوان بۆ خواردن کەڵکی لێوەربگرن دیارە حکوومەت بە گرتنەبەری ڕێکارێکی زۆر سادا پیشەسازێکی لە هەرێمی کوردستان لە ئاستێکی باشا بژاندووەتەوە تا چەند ئەمە بۆ هەموو کەرتەکانی تر بۆ هەموو پیشەسازیەکانی تر لە ئاستی پلاندانانە ڕەچاو ئەکرێت کە بە پێی یاسا بژانەوەی بەرهەمە ناوخۆیەکان ڕێک بخەنەوە بەداخەوە ئەمە بە پلان نەکراوە ئەگەر بە پلان بکرێ هەموو کاڵایەک ئێستا بۆ نمونە پەتاتە کە وەختە 5 ساڵ لەمەوە پێش زۆرینەی لە وڵاتێکی ترەوە هات کە فەحسەکرا پیئەکی تەواو نەبوو لە هەڵگرتنەکەی تەواو نەبوو خۆشبەختانە ئێستا لە هەرێمی کوردستانە ئەوەنە بەرهەمی پەتاتەمانەیە کە لە خۆمان زیادەیە ئەینێرینە دەرەوە ئەگەر بۆ هەموو شتەکانی تر حکوومەت خۆی گومرێک بۆ داهات نییە گومرگ بۆ باڵانسکردنەوەی کاڵایە کە لە ناو خۆیان دروست بکرێت بۆیە گومریگە خرێتە سەر بۆی لە ناو خۆیان دروست بکرێت هانی خەڵک بدرێ پێداویستەکانی بازار خۆمان پڕیکەینەوە بەس بەداخەوە وەزارەتی پلاندانان پلانێکی وانە بۆ یەک بە یەک کاڵاکان ئەگەر ئەحسا هەبێ داتا هەبێ لەسەر داتا حکوومەتەکانی شەکەن کە ئەم کاڵایە زۆری نەهاتۆتە ناو کوردستانەوە ئەی بۆ لە ناوخۆیان دروست ناکرێ ڕێکارەکانی چی ئاسانکارەکانی چێ بۆ خەڵکی بکەن بۆی لە ناو خۆیان دروست کرێ ئەمە ڕێکارە دروستەکەیە بەزەگەر گومرێک تۆوەکو داهات حسابی بکەیت ئەو سەربەری لێکێتەوە کە لە سەتانەوەتی کاڵاکانی بازارەکانمان بیانیە باشە کاک ئارام پرسیارێکی ترم هەیە بۆ کارگەکانی خوێ سێ کارگەمان هەیە لە هەرێمی کوردستان یەکیان لە سنووری سلێمانی دوانی لە سنووری هەولێر دیارە مەحەلی کاری ڕاستەوخۆ و ناڕاستەو خۆیان هەیە بە ینی خەمڵاندنێک بە مەزەندەی دیارە بە دیاریکراوینە ئەم سێ کارگەیە چەند هەلی کاریان ڕەخساندووە و چەند هەرێمی کوردستان توانای هەیە کە کارگەی زیاتر بۆ بەرهەمهێنانی خوێ دروست بکرێت هەرێمی کوردستان ئێمە فرسەتیش ئاڵتونیمان هەیە بازاری عێراقمان لە بەردەسایە کە 40 ملیۆن کەسن ئەتوانرێ ئێستا پێویستی بازارەکانی عێراق بەگشتی کە هەچ کەس کارگەیەکدانرێ ئامانجی هەموو بازاری عێراقە نەک شارێک یا هەرێمی کوردستان تینووی دەکارگەی تریشە جگە لە سێکتەرەکانی تریش کە
ئەتوانرێ ژمارەیەکی زۆری تر ئەگەر فشارەکانی حکوومەت کەم بێتەوە بۆ سەرکارگەکان بە نمونە ڕێکاری پێدانی مۆڵەت کە چەند ساڵێکی پێچێ گرانکردنی نرخی کارەبا بە نایاسایی لەسەر کارگەکان ئەمانە وای کردووە کە دەست و پێی خاوەن کارگەکان ببەستێ بۆیە زۆرینەیان لەم ڕێنمایە تەندروستانە ڕایان کرد بۆ شارەکانی تری عێراق بەداخەوە. من ئێستا ویستم و پرسیارە بکەم کاک بابان بڵم تا چەند حکوومەتی هەرێمی کوردستان پشگیری بەرهەمهێنەرانی ناوخۆکە بەڵام بەم وڵامی ئێوەیە بێ لە پرسیارەکەم پاش کەس بمۆش پشگیریەک نانە تۆ بڵێت تا چەند دژایەتیەکە لەو ئاستەیە بە هەموو شێوەیە دژایەتی خاوەن کارگە ئەکرێ کە خاوەن کارگە بیرکردنەوەیکی جیاوازی هەیە لەگەڵ بازرگانە کە کەسێکی نیشتیمانیە کە کەسێکی دڵسۆزە کە کەسێکە نایڵێ پێویستیشی بازار پڕکاتەوە کە کەسێکە هەلی کارە ڕەخسێنێ بەداخە حکوومەتی هەرێمی کوردستان تا ئەیسەر لەوە تێنەگەیشتووە کە هانی خەڵک بدا کارگەدا بنێ کە کارگە یعنی ئاوادانی کارگە ینی شارستانێتی کارگە یعنی هەلی کار کارگە ینی بەخۆتکردنی اقتصاد ئەم تقریبا 20 خاڵە حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا زیاتر هانی بازرگانەیەت کە کارگەی وڵاتانی دراوسێ ببوژێننەوە بازارەکانی ئەمە پێپڕکەن. باشە کاک ئارام لێرە پرسیارێک کە دروستە بێوەیە باسی جێبەجێکردنەکەت کرد کە پشگیری ناکرێت بەڵام دژایەتیەکرێ نامانێ پشگیری کرێت دژایەتێک ڕابگرن پشگیریمان ناوێت لەسەر کاغەزیش هیچ شتێکی لەو شێمانیە لە وڵاتانەوە ئەزانن بۆ بەرهەمهێنەران پشگیری کارەبا وزا پشگیری گواستنەوەیە لەسەر کاغەزیش لە هەرێمی کوردستانی مانە بۆ بچین بە وڵاتان بە عێراق باسکەین. عێراق کارەبایان هاتێ بە 6 دینار ئێمە کارەبایانێنێ بە 156 دینار کارگەیەک لێرە 10 ملیۆن کارەبابات لە کەرکووک 3 ملیۆن کارەبایات کارگەیەک لەوێ سلفەی پیشەسازی ئێنێ کارگەیەک لێرە باجی لێسەنن بە نایاسایی کارگەیەک لەوێ دۆلاری بۆ حواڵاکەن بە 132 لێرە شتیوانیە کارگەیەک لەوێ ئەرزەکەی بە تاپۆ ئەیەنێ کارگەیەک لێرە هەموو ساڵێ کری زەویەکەی لەسەر زیاکەن بۆی نەتوانێت پێی بدرێ کارگەکەی دابخە. باشە کاک ئارام لە هەرێمی کوردستانیش وەکو عێراق پشت بەنەوت بەستراوە نەوتیش خێروبێرەکەی ئەوەیە کە ئێستا پێش جەنابەت باسمان کرد کە بەڕاستی هەتا ئێستا بۆ هەرێمی کوردستان جگە لە کێشە و سەر ئێشەیش بە دوێخوانێنەوە کە هەموو ئەم شتانی جەنابەت باسی ئەەکەی ئێمە ئەزانین هەرێمی کوردستان دەتوانێت چۆن لە ڕێگەی پیشەسازیەوە پەرە بە ئابوووریەکەی باد ئابوووریەکەی فرەچەشن و فرە ڕەهەند بکات هۆکار چییە کە کێ ئەبێ شەڕی ئەمە بکات لە هەرێمی کوردستان؟ بەداخەوە تیمێکی وامان نییە کە لە ئابووری جیایە دارایی جیایە لە ئابووری شارەزا بێ کە بتوانین ئێمە خی گەورە لە شوێنێکا دروستی کردوین کە کوردستان هەموو شتێکمانەیە و هیچ شتێکمان نییە ئەتوانین بەس بە پیشەسازی وەکو کارتی فشار بەکاری بێنین بۆ خواروی عێراق ئەتوانین بە گەشتیاری سوودمەند بین ئەتوانین بە پیشەسازی سوودمەند بین هیچ لەم بوارانە سوودی لێ نەبینراوە تەرکیز کراوەتە سەر نەوتیش بۆ بە بەڵا بۆیە زۆرینەی خەڵکەکەمان بەخێوە کرێ کار ناکەین ئێمە بەرهەممان نییە ئەڵێ زانایەک ناوەکەین بیرچەوە ئەڵێ ئەگەر شاخەکانە لە ئاڵتون بێ کە تۆ بەرهەمێ نەبوو تۆ ئیفلاسی ئێمە بەرهەممان نییە گەنجەکان ئێمە بەرهەمیان نییە بازارەکانمان بەجێهێشتە بۆ وڵاتانی دراوسێ گەنجەکانی خۆشمانە ڕۆن لە ئاوەکان ناخین کوێن. با باسێکی ئەو بەرهەمانە بکەین کە لە هەرێمی کوردستان توانیویانە بەرگەی ئەم هەموو ئاستەنگە بگرن و هەتاوەکو ئێستا بڵێن لە هەرێمی کوردستان قابلی قبوڵە ئاستی بەرهەمهێنانیان چ بەرهەمێکمان هەیە لە هەرێمی کوردستان لە ئاستێکی باشە بەرهەم بێت؟ پاکەرەوەکان لە ئاستێکی باشایە زۆربەی شارەکانی سوودمان لە زۆربەی شارەکانی تری عێراق وەرگرتووە شیرەمەنی توانیمانە لە سا هەفتای ئەسڵەن شارەکانی خوارەوە کە ساردەمەنی و شیرینی هەتاکو کوردستان وەستابێ ئەسڵەن لەوێ نییە ئەو کوالەتی کە لێرە هەیە بە قسەی وەزیری پیشەسازی عێراقی
بە قسەی ڕئیسی اتحادی سنعاتی عراقی کە هاتوون بۆ ئێرە بۆ کارگەکانمان بردوون ئەڵێ تەمەنە ئەەکەین کارگەی وا لەوێ هەبێ لەگەڵ ئەو هەموو ئاسانکاری کە لەوێ هەیە کارگەی وان نییە لەگەڵ ئەو هەموو فشاری کە لێرە هەیە خەڵکی ئێرە دڵسۆزن خەڵکی ئێرە ئازان یعنی ئەو هەموو دژایەتی و بکرێت و چەند میلیۆن دلارێک خاتە پرۆژەیەکەوە سبەینە حکوومەت بە قەرارێک ئیفلاسی پێکا بە قەرارێک پێی ڕاگرێ دوای ئەوە گەورەترین کێشەی سنووری ئێستا ئێمە کارگەکان ژینگەیە ژینگە ئەوەی کە لە سوید تەطبیقەکرێ لێرە زیاتر تەطبیقەکرێ دوای ئێمە لە عێراقا پاکترین شارمانەیە خی گەورە وای کردووە لەسەری ئەزمڕەوە بۆ قەراق ساحیبەی لەسرە هەموو ئەگەر لە شارێکی تر تەبوتۆز بێ بە 4 ڕۆژ پا نابێتەوە ئێمە بە 2 سەعات پاگە بێتەوە پاکتنی ژینگەمانەیە لەگەڵ ئەوە ڕێ لە کارگەکانە گیرێ بە بیانووی سیر و سەمەرە کە نە منطقیە نە عەقڵانیە بۆیە داوا لە حکومەت دەکەم چاو بخشێنێتەوە بەم ڕێکارە تەعجیزیانەی کە خاوەن کارگەکانی ڕاوناوە. سپاس ئارام بابان ئەندامی ژووری بازرگانی پیشەسازی سلێمانی کە لێرە لە ستۆدیۆ لەگەڵمانە سپاس بە ئێوە سەرکەوتوو. واشنگتن پێشنیاری کردووە بە گرێبەست کۆمپانیایەکی ئەمریکی بەرپرسیارەتی بەڕێوەبردن و دابینکردنی ئاسایشی ڕێگەی زەنگەزۆر بگرێتە ئەستۆ. ڕێگەی زەنگەزۆر تەنها 43 کیلۆمەترە کە ئازەربایجان لە ڕێگەی ئەرمینیاوە بە نەخجەوان ئەبەستێتەوە. زەنگەزۆر گرنگێکی زۆری هەیە بەشێکە لە ڕێڕەوی ناوەڕاست کە ڕۆژهەڵاتی چین لە ئاسیای ناوەندی دەریای قەزوێن قەوقاز و تورکیاوە بە ئەوروپا دەبەستێتەوە. لە دوای ئاگربەستەکەی نێوان ئازەربایجان و رووسیا لە ساڵی 2020 بە نێوەندگیری رووسیا کردنەوە و بەکارهێنانی زەنگەزۆر دیسانەوە هاتەوە بەرباس کە ئەو بابەتەش لەلایەن هەندێک لە وڵاتانەوە پشتگیری ئەکرێت و هەندێکیشیان بە توندی ڕەدی ئەکەنەوە تەنانەت ئێران ئەڵێت هێڵی سووری نیشتیمانیە. لە کاتێکدا وڵاتانی جیهان و لەسەر و هەمویانە وڵاتانی ڕۆژاوایی لە هەوڵدان پشتبەستنیان بەسەر چاوەکانی وزەی رووسیا کەم بکەنەوە. ئەمریکا پێشنیارێکی خستۆتە ڕوو پێی وایە ڕێگەیەکی 43 کیلومتری دەبێتە کارتێکی فشاری بەهێز لە بەرامبەر ئێران و رووسیادا. ئەمریکا پێشنیاری کردووە کۆمپانیایەکی ئەمریکی بە گرێبەست بۆ ماوەی 100 ساڵ بەڕێوەبردن و ئاسایشی ڕێگەی زەنگەزۆر بگرێتە ئەستۆ. ئەوەش ئاماژەیە بۆ زیندووبوونەوەی 50 بۆ 100 میلیارد دلار بازرگانی، بەڵام لە هەمان کاتدا لەوانەیە ببێتە هۆی زیاتر پەرەسەندنی ناسەخانگیریەکان لە ناوچەی قەوقازدا. ئەگەر بێت و پێشنیارەکەی ترامپ جێبەجێ بکرێت ڕێڕەوی وزە لە ئوڕاسیا و بە تەواوەتی گۆڕانکاری بەسەردادێت. ئامانجی ئەمریکا ئەوەیە کە لە ڕێگەی زەنگەزۆرەوە ئاستەنگە مێژوویەکان چارەسەر بکات، سەرچاوەکانی وزەی ئەوروپا فرەتچەشن بکات و ڕوبەڕووی پەلهاویشتنێکی رووسیا، چین و ئێران ببێتەوە لەو ناوچە ترانزیتیەدا. سوودە ئابووری بازرگانیەکانی پێشنیارەکەی ترامپ هێندە گەورە و بەرچاوە کە دەتوانێت نیگەرانیە ئەمنی و سیاسیەکان بخاتە ژێر سێبەری خۆیەوە. بە گوێرەی خەمڵاندنەکانی بانکی جیهانی ڕێڕەوی زەنگەزور تا ساڵی 2027 ساڵانە 50 بۆ 100 میلیارد دلار قەبارەی بازرگانی لە جیهاندا بەرز دەکاتەوە و کارتی ترانزیتی کاڵا لە نێوان ئەوروپا و ئاسیا 12 بۆ 15 ڕۆژ کەم دەکاتەوە. مەزندە دەکرێت ژێرخانەکانی پرۆژەکە لە 5 بۆ 10 ساڵدا 3 بۆ 5 میلیارد دلار تێچووی هەبێت، بەڵام لە بەرامبەردا ساڵانە 20 بۆ 30 میلیارد دلار خەرجی کەم دەکاتەوە و لە ڕووی بازرگانی وزەوە پرۆژەکە گرنگیەکی یەکجار زۆری هەیە. سەرەکی ترین کێشەی زەنگەزور ئەوەیە کە ئازەربایجان دەیەوێت بیکات بە ڕێڕەوێکی بازرگانی کە لە ژێر کۆنتڕۆڵی خۆیدا بێت، بەڵام ئەرمینیا ڕەتی دەکاتەوە کە بەڕێوەبردننی بەشێک لە خاکەکەی بداتە وڵاتێکی دیکە. پێشنیاری بەڕێوەبردننی 100 ساڵەی ترەمپیش هەڵقوڵاوی ئەو ناکۆکیە نێوان ئازەربایجان و ئەرمینیایە. هێشتا ئاستەنگی گرنگ لە سەرچارەسەری کێشەی زەنگەزور هەیە. حکوومەتی ئەرمینیا بەڕوونی دەڵێت هەر جۆرە گفتوگۆ و ڕێکەوتنێک دەربارەی بەکرێدان و بەڕێوەبردننی دەرەکی خاکەکەی ڕەت دەکاتەوە. لەلایەکی دیکەوە ئێران بابەتی زەنگەزور بە هێڵی سووری نیشتمانی ناو دەبات. بەو پێی لە 120 بۆ 130 پشکەکەی لە ترانزیتی ناوچەکە لەدەست دەدات و تۆڕی بازرگانیەکەی کە 43,000 بار هەڵگری تورکیا بۆ ئاسیای ناوەندیش لە خۆ دەگرێت ئاستەنگی تێدەکەوێت. رووسیاش مەترسی ئەوەی لەسەرە کە داهاتەکەی 10 بۆ 20 میلیارد دلار لە دەیەکدا دابەزێت و پێگەکەی لە بازاڕی وزەی ئەوروپا لەدەست بدات. سەبارەت بە تورکیاش پرۆژەکە
پێگەی ئابووری و ترانزیتی ئەو وڵاتە بەهێز دەکات و هەندێک لە ئابووری ناسان مەزەندە دەکەن هەناردەکەی بۆ 500 ملیۆن دلار بەرز ببێتەوە. باسی زەنگە زۆرتان بۆ ئەەکەم ڕێگایەکە تەنها 43 کیلۆمەترە بەڵام گرنگێک یەکجار زۆری هەیە. گرنگەکەی ئەوەندە زۆرە کە ترامپ یان ئەمریکا هاتۆتە مەدان و ئەڵێ ئەگەر بێت و بەگرێ بەست بۆمان بکرێت ماوەی 100 ساڵ بەڕێوەی ئەبین. با لێرە زانیاریەکان وەربگرین و وەکووتمان پێشبینیەکەی ئەمریکا بەم شێوەیەڵێ بۆ ماوەی 100 ساڵ کۆمپانیایەکی ئەمریکی ئەو ڕێڕەوە ئەو ڕێگە کورتە ئاسایشەکەی دابین بکات و بەڕێوەبردننی بۆ بکات. ئەم پێشنیارە هاوشێوەی ئەوەیەکە بۆ پەنەما کراوە. پێگەی زەنگە زۆر ئەگەر دمەوێ باسی بکەم ڕۆژاوای ئازەربایجان بە نەخجەوانەوە لە ڕێگەی ئەرمینیاوە ئەبەستێتەوە درێژیەکەشی وەکو باسم کرد تەنها 43 کیلۆمەترە. بازانیاری زیاتر هەر لەم بارەیەوە وەربگرین و بزانین وڵاتانی تر تێبینیان چیە لەسەر ئەم پێشنیارەی ئەمریکا و کێ حەزی لە پێشنیارەکەی ئەمریکایە کێ دژیەتی و هۆکاری دژایەتی پێشنیارەکە چیە. ئەگەر هاوکاران یارمەتی دەربن زانیاریەکانی ترمان بۆ بهێنە سەر شاشەکە بۆی کە زیاتر باسی بکەین. ئەگەر بمێ باسێکی ڕێڕەوی ناوچەیی بکەم بۆ دیارە ئەو ڕێگە 43 کیلۆمەتریە کە باسم کرد وەکو وتیشم ئازەربایجان لە ڕێگەی ئەرمینیاوە زەنگە زۆر ئەکەوێتە سنووری ئەرمینیا بە نەخجەوانەوە ئەبەستێتەوە لەوێشەوە ئەچێتە تورکیا. ئەگەر لە ڕووی نێودەوڵەتیەوە باسی بکەم بەشێکە لەو ڕێڕەوەی دەریای ئەو لەو ڕێڕەوەی ناوەڕاست ڕێڕەوی ناوەڕاست گرنگێکی یەکجار زۆری هەیە. وەکو لێرە ئەتوانین ببینین ڕۆژهەڵاتی چین بە ئەوروپا ئەبەستێتەوە و ئەو ڕێگە 43 کیلۆمەترێک کە باسەکەین ئەکەوێتە ئێرە لای دەریای قەزوێن و ئەگەر بێت و کارا بکرێت تا ئاستێکی زۆر ئەو ڕێگەی ینی ڕێڕەوی ناوەڕاستە کورتەکاتۆ گرنگێکی زۆریە بۆ وڵاتانێکە لەسەر ڕێڕەوەکەن. بەرەو پێشچوونی پرۆژەکە بەم شێوەیە هێڵی شەمەندەفەرەکەی وەکو لەسەر نەخشەکە دەتوانین ببینین هۆرادیز بۆ ئۆردوباد ینی ئەو هێڵی شەمەندەفەرەیە کە لەوێ ئەتوانی ببینین لە 145 هەتا ئێستا تەواو کراوە و جادەیەکی خێراشی هەیە کە هۆرادیز بۆ ئاغبەندا جادە خێراکە ئەویش هەر لێرەیە ئەتوانین لەسەر نەخشەکە ببینین لە 180 تەواو کراوەکە 123 کیلۆمەترە زیاتر لە 123 کیلۆمەترەوەکو لێرەش ئەتوانین ببینین ئەو ڕێگەیە کە باسەکەین 43 کیلۆمەترە تەنها ئەوەندەیە ئەکەوێتە ئەرمینیا و ئازەربایجان بە نەخجەوان ئەبەستێتەوە لەوێشەوە چێتە تورکیا ئەتوانێت ڕێڕەوێکی بازرگانی زۆر گرنگ بێت. گرنگی جیۆپۆلیتیکی ڕێڕەوەکەتان ئەگەر بمەوێت بۆ باس بکەم ئەمەیەکە 344 کیلۆمەتر ڕێگەی نێوان ئازەربایجان بۆ تورکیا کورت ئەکاتەوە. ئاسانکاریە بۆ گواستنەوەی وزە و کاڵا و گەشتیار و هەر ئەمەش وای کردووە کە چاوی ئەمریکا و هەندێک وڵاتی لەسەر بێ لەبەر ئەوەی کە کاڵا و شتومەک زۆر ئاسانتر لەوێەوە ئەگوازرێتەوە پشت بەستن بە تایبەتی لە ڕووی وزە و لە ڕووی ترانزێتەوە بە رووسیا کەم ئەکاتەوە بە تەواوەتی. ئێران وەکو ڕێگەیەکی ترانزێتی پەراوێزە خادەوە یەکێکە لە هۆکارەکانیەوەی کە ئێران زۆر بە گەرمی دژی بوژانەوەی ئەم ڕێیە و قبوڵی ناکاتەنانەت بە هێڵی سووری نیشتیمانی ناوی ئەبات بەهێزکردنی پێگەی ترانزێتی ئازەربایجانە. ئازەربایجان بە تایبەتی زۆر پشتگیری ئەکات لە کردنەوەی ئەو ڕێگەیە و بەهێزکردنی ڕۆڵی تورکیا لە ئاسیای ناوەند یەکێکی تر لە گرنگیەکانیەتی تورکیاش لەگەڵ کرانەوەی ئەو ڕێگەیە لە بەرەوەی کە تورکیا هەردەمێکەیە بیر لەوا کاتەوە لە ڕێگای ڕێڕەوی ناوەڕاست و بە تایبەتی ئەو بۆشایە 43 کیلۆمەتریە بچووکە پێگەکەی خۆی وەکو ناوەندێکی ترانزێتی بەهێز بکات و بەرزکردنەوەی کێبەرکێشە لە نێوان ئێران تورکیا رووسیا و ڕۆژ ئاواکە وەکووتم هەندێک لە وڵاتانە دژایەتی ئەەکەن هەندێکیان پشتگیری ئەەکەن زیاتر لە زانیاریەکانی دوایە باسیەوەکەم کە هەر وڵاتێک بۆچی بەچە هۆکارێک پشتگیری یا دژایەتی ئەکات. گرنگترین ڕووداوەکانی ئەو ڕێگە بچووکە ئەمانن ساڵی 2020 بە نێوەندگیری رووسیا ئاگربەست کرا پێکدادان کرا لە نێوان ئازەربایجان و ئەرمینیا لەو شوێنە کە رووسیا نێوەندگیری کرد و ئاگربەست ڕوویدا. لە دوای ئاگربەستەکە 2023 بۆ 2024 فشارەکانی ئازەربایجان بۆ کردنەوەی ئەو ڕێگەیە زیاتر بوو بیری لەوە کردەوە کە بیکاتەوە لە پەرەوەی کە ڕێگەکەی بۆ تورکیا و ئەوروپاش لە ئاستێکی زۆرە
کورت ئەکاتەوە هەروەها تورکیا پشتیوانی لێکاوەکو باسم کردبەوەی کا پێگەکەی وەکو ناوەندێکی ترانزیتی لە ڕێگەی و ڕێگەیەوە بەهێزتر ئەبێت ئێران بەهێڵی سووری ئاسایشی نیشتیمانی زانە لەبەرەوەی کە ئاستێکی زۆر لەو داهاتی لە ڕێگەی ترانزیتەوە دەست ئەو وڵاتە کەوێ بەم جۆرە لە دەستی ئەچێت و ئەڵێ قبولکراونیە تەنانەت کە رووسیا نێوەندگیری کرد و پێشنیارەکەی قبول کرد بە دووبارە کاراکردنەوەی ڕێگەکە لەبەر فشارەکانی ئێران پاشگەز بووەوە کۆتایی ساڵی 2024 ئێران چەند جار هەرەوەی کە باسم کرد ئێستا هۆشداری بە رووسیادا رووسیا پاشەکشەی کرد و کانونی دووەمی 2025 ئەم ساڵ سەرۆکی ئازەربایجان جەختی لەکردنەوەی ڕێگەکە کردەوە فشارەکانی زۆرتر کرد بۆ کردنەوەی ڕێگەکە و پلانی چوارڕێیانی ئاشتی ئەرمینیای ڕەت کردەوە لەبەرەوەی کە لەم پلانەیە ئەرمینیا ئەڵێ بە هیچ شێوەیەک ڕێگە نادات بەشێک لە خاکەکەی بچێتە ژێر کۆنتترۆڵی وڵاتێکی دەرەکی و ئاڵێ بێ بۆ خۆم کۆنتترۆل و چاودێری ڕێگەکەم بەدەستەوە بێمە کۆی زانیاریەکان بوو لەسەر ئەو ڕێگەی کەوتم چەند کورتە ئەوەندەش گرنگە ئێستێ لە باسی ئەو ڕێگەیەوە ئەچینە لای ملیاردەرەکان و ملیۆنەرەکانی جیهان ڕێکخراوی ئۆکسفام راپۆرتێکی لەسەر زیادبوونی سامانی دەوڵەمەندەکانی جیهان بڵاو کردوێتەوە بەپێی راپۆرتەکە تەنها لە 35 ساڵی ڕابردووە سامانی ملیاردەرەکان لە 100,000 بەرز بووتەوە کە ئەو پارێژ بەسە بۆ ئەوەی 22 جار ڕێژەی هەژاری لە جیهانە بنەبڕ بکرێت بەپێی داتاکان سامانی ملیاردەرەکان و ملیۆنەرەکانی جیهان زیاتر لە 225 تریلیۆن دۆلارە و دەکاتە نزیکەی 150 کۆی سامانی جیهان. بەپێی ئامارەکانی ڕێکخراوی ئۆکسفام سامانی 3000 ملیاردێری جیهان لە ماوەی دەی ڕابردوودا 6 تریلیۆن و 500 میلیارد دۆلار زیادی کردووە کە یەکسانە بە لە 14.6 کۆی بەرهەمی ناوخۆی جیهان. بە گوێرەی ڕێکخراوەکە لە سەدایەکی دەوڵەمەندترین دانیشتوانی جیهان بەلایەنی کەمەوە 33 تریلیۆن و 900 میلیارد دۆلار داهاتیان بەدەست هێناوە کە ئەو بڕەپارەیە 22 هێندە زیاترە بۆ پێویستی نەهێشتنی هەژاری ساڵانەی جیهان. ئەمەش لە کاتێکدا کە داواکاریەکان بۆ باجخستنە سەر چینی دەوڵەمەند لە چەند وڵاتێک لە بەرزبوونەوەدا. لە بەریتانیا ژمارەی ملیاردێرەکان بە شێوەیەکی بەرچاو بەرز بۆتەوە لە 15 ملیاردێرەوە لە ساڵی 1990 بۆ 165 ملیاردێر لە 2024 بەرز بۆتەوە. بەپێی ئامارە جیاوازەکانی ئیکواڵیتی تراست تێکڕای سامانەکانی ئەو ملیاردێرانە لەو ماوەیەدا زیاتر لە 100,000 زیادی کردووە. ڕێکخراوەکە ڕاگەاندووە ئەو باجەی ملیاردێرەکان دەیدەن تەنها ڕێژەی لە 0.3 کۆی سامانەکانیانە کە زۆر کەمترە لەوەی کرێکارێکی ئاسایی دەیدات. ڕیچل نۆبل ڕاوێژکاری باڵای ڕێکخراوی ئۆکسفام داوای لە بەریتانیا کرد لەگەڵ حکوومەتەکانی دیکە کار بکات بۆ بەرەنگاربوونەوەی نایەکسانی زۆر ئاماژەی بۆش کرد کە سامانی کەسی 8 هێندە خێراتر لە سامانی حکوومەتەکان لە نێوان ساڵانی 1995 بۆ 2023 گەشەی کردووە. ئاماژەی بۆش کردووە دەبێت حکوومەت بە شێوەیەکی دادپەروەرانە باج لەسەر ئەو تریلیۆن پاوەندە بسەپێنێت کە لە هەژماری بانکی دەوڵەمەندەکاندا هەڵگیراون و ئەو لەوێت بدات بە بەرەنگاربوونەوەی نایەکسانی و جیاکاری جێندەری و قەیرانی کەشوهەوە. ساڵی ڕابردوو ئیسپانیا و بەرازیل و ئەڵمانیا و ئەفریقای باشوور یاداشتێکی گروپی بیستیان واژۆ کرد و داوایان کرد کە کەمترین باجی سەر دەوڵەمەندەکان لە 102 بێت بە ئامانجی کەمکردنەوەی نایەکسانی و زیادکردنی داهاتی گشتی. خەمڵەندەکان سەبارەت بە کاریگەریەکانی ئەم هەنگاوە جیاوازن، بەڵام بەپێی توێژینەوەیکی ئابووریناسی فەڕەنسی گابرێل زەکمان زیادکردنی باج دەتوانێت تا 250 میلیارد دۆلار داهاتی زیاتر بۆ حکوومەتەکان بەدەست بهێنێت. وەزیری ئابووری ئیسپانیا کارلۆس کوێرپۆ لە سەردانێکیدا بۆ لەندەن لە تشرینی دووەمی 2024 ڕایگەاند دەوڵەمەندترین وڵاتانی جیهان دەبێت ئازایەتی نیشان بدەن. ئاماژی بۆش کرد هەڵبژاردنەکانی ئەم دواییە دەری دەخەن کە هاوڵاتیان داوای دابەشکردنەوەی سامان دەکەن. بەپێی داتەکانی ماڵپەڕی نۆماند کەپیتەڵز لە ئێستادا 3000 ملیاردێر و 58 ملیۆنێر هەیە لە جیهاندا کە سامانەکانیان بە 229 تریلیۆن دۆلار دەخەمڵێنرێت و ئەوەش یەکسانە بە نزیکەی لە 150 کۆی سامانی جیهان.
شوێنەوارێکی مێژووی لە ئیرلندای باکوور بۆتە جێی سەرنجی گەشتیاران و ساڵانە 1 ملیۆن کەس سەردانیەکات. بەڵام ئێستا بەهۆی نەریتی خستنەناوەی سکەکانزاییەکان واتە پارەی ئاسن ئەو شوێنەوارە زیانی گەورەی بەرکەوتووە. ئێستا هەڵمەتێک بۆ پاراستنی شوێنەوارە مێژوویە کە دەستی پێکردووە بۆ ئەوەی گەشتیاران ئاگادار بکرێنەوە لەوەی کە چیتر ئەو پارە ئاسنە نەخەنە ناو بەردەکان و ڕێگری لە تێکچوونی سروشتەکەی بکرێت. تاشەبەردەکانی ئیرلندای باکوور ساڵانە نزیکەی 1 ملیۆن سەردانیکەر سەردانی و شوێنە دەکەن. بەڵام نەریتی شاردنەوەی دراوەکانزاییەک بچووکەکان لە نێوان دەرزی بەردەکاندا بە مەبەستی هێنانی خۆشەویستی یان بەخت زیانی بەناوبانگی ئەو شوێنە گەیاندووە. ئێستا دەسەڵاتداران داوا لە گەشتیاران دەکەن کە دراوەکانیان لە گیرفانی خۆیاندا بهێڵنەوە بۆ پاراستنی ئەو دیمەنە سەرنجڕاکێشە. بۆنی نزیکەی 40,000 ستونی بەردی وای کردووە ببێتە یەکەم شوێنی میراتی جیهانی یونسکۆ لە ئێرلندای باکوور. زانایانی جیۆلۆجی دەڵێن ئەو دیاردە سروشتیە بەهۆی ڕژانی لاڤای بازاڵت 6 ملیۆن ساڵ لەمەوبەر دروست بووە. ئەفسانەکان باز لەوە دەکەن کە تاشەبەردەکان لەلایەن کۆمپانیای ئێرلەندی فین مەکۆڵەوە دروست کراوە. لە دەیەکانی ڕابردوودا سەردانیکەران هەزاران سکیان خستوتە ناو درزەکانی ناوبەردەکان. بە پێی وتەی کلیف هێنری ئەفسەری پاراستنی سروشتی شوێنەوارەکە ئەنجامدانی ئەو کارە ئاماژەیە بۆ نیشانەی خۆشەویستی و بەختەوەری. بەڵام هێنری ئاماژەی بۆش کردووە. دراوەکان بە خێرایی ژەنگاوی دەبن. ئەمەش دەبێتە هۆی ئەوەی بازاڵتەکە شی ببێتەوە و بەو هۆیشەوە بەردەکان ژەنگاوی ببن و دیمەنی سروشتی شوێنەوارەکان تێک بچێت. وتیشی ئێمە یۆرۆ و دۆلارێکی زۆرمان هەیە. سەرجەم دراواسنینەکانی جیهان هەر دراوێک کە بیری لێ بکەیتەوە. ئێمە لێرە هەمان بووە. ئاماژەی بۆش کردووە راپۆرتێکی دامەزراوەی جیۆلۆجی بەریتانی لە ساڵی 2021دا ئاشکرای کردووە کە ئەو دراوانە زیانی گەورە جێدەهێڵن و دەبوو شتێک لەو بارەوە ئەنجام بدرا. ئێستا چەند تابلۆیەک لە دەوروبەری شوێنەکەدا دانراون و داوا لە گەشتیاران دەکەن هیچ شوێنەوارێک لە دوای خۆیان جێنەهێڵن. ڕۆبەرت لویس تەمەن 75 ساڵە و خەڵکی فلۆریدا دەڵێت ڕێبەرەکەمان لە کاتی هاتنەسەرەوە باسیلەوە کرد کە خەڵک دراویان خستۆتە ناو بەردەکانەوە. بەڕاستی ویستنیەوە ترسناک. لە چوارچێوەی پرۆژەیەکی پاراستن بە بڕی 40,000 دۆلار بەردسازەکان دەستیان بەلابردنی زۆرترین سکە کردووە بەبێ ئەوەی زیانێکی زیاتریان پێ بکات. ئەوەش لە دشوێنی تاقیکردنەوە لە دەوروبەری ئەو شوێنەوارە ئەنجام درراوە. هەنری دەڵێت ئێمە دەزانین کە سەردانیکەران ئەو شوێنەوارەیان خۆش دەوێت و بە شوێنێکی بە نرخی دەزانن. زۆرێک پەیوەندیەکی قوڵی کەسی لەگەڵیدا پێک دەهێنن. بۆیە دەمانەوێت ئەو سەر سۆرهێنەرە سروشتیە تایبەتە بۆ نەوەکانی داهاتوو بمێنێتەوە. گرنگترین هەواڵابووریەکانم پێشکەشکردن سپاس کابینەرمان بوو.